پیاوی وا مەردەست ناکەوێ هەر لە وێنەی نییە. دایگیان چۆنی؟ باشی بێوەی بیا جژن پیرۆز بێ. جژنیش و پیرۆز بێ بەخۆشی. هەڵوەزئێ چۆنە؟ وەڵڵا باشم و باش نیم و بۆ؟ وەڵڵا دایمە نەخۆشم. نەخۆشی؟ ئەرە وەڵڵا چەندێکە لێرەی؟ بەخوا نازانم. دەمێکە؟ ئەرە وەڵڵا. ئەی تۆ بەسیۆم بۆ بکەم جژن چۆنە لێرە؟ وەڵڵا باشە. باشە؟ بەڵێ. جیاوازی چی بوو لەگەڵ جژن کە لە دەرەوە بوو؟ وەڵڵا جیاوازی نییە. بنوونە لە جژنی قوربانە چیتان نەکرد کاتێ لە دەرەوە بووی؟ هەر وەک ئێستا ئەو چێشت و نانەمانەکرد. چێشت و نانتان نەکرد؟ بەڵێ. ئەی قوربانیتان نەکرد؟ بەڵێ. قوربانی و کردووە؟ بەڵێ. چەند جار؟ وەڵا ئەوە تیاتومەتە لای بەناسخان 2 جارم کردووە. 2 جارە کردووە لێرە؟ بەڵێ. ئەی چێ سەردانەیەکە لە جەژنانە بۆ ئێرە؟ کوڕە وەڵا کەس سەردانم ناکە. بۆ؟ وەڵا سوزانم. چێو هەیە تۆ؟ خوشکم هەیە و برام لێرە نییە. لێرە نییە؟ لە دەرەوەیە. خوشکم هەیە نایەن بۆ لە. نایەن بۆ لەو؟ نەوەڵڵا. چەندێکە نەهاتوون بۆ لەو؟ وەڵا دەمێکە. دەمێکە؟ بەڵێ. بیریانەکەی؟ ئەرە وەڵڵا. ئەی کارمەندەکانی ئێرە چۆنن لەگەڵتانە؟ وەڵڵا باشم. باشم. باشن؟ ئەرە وەڵڵا عەیبیان نییە. حەزەکەی چی بکەی لە جەژنانە؟ وەڵڵا حەزەکەم سەردانی کەس و کار بکەم و بچمە دەرەوە. خۆ ناشکر نەبێ کەس و کاریشم نییە ئەوان نایەن بۆ لای من. نایەن بۆ لەو؟ نەوەڵڵا. هاوسەرەکە لە ژیانە نەما بوو وابزانم؟ نەوەڵڵا. مناڵی شوێن نییە؟ نە. دەمێکە لە ژیانە نەماوە؟ ئەرە وەڵڵا. قوربانی بۆ کردووە؟ بەڵێ. ئێم ساڵ بەتەمە چی بۆ بکەی؟ ئیمساڵیش هەر بە تەمام قوربانی بۆ بکە. چۆن بوو بۆت؟ وەڵڵا باش بوو. باش بوو. ئەرە وەڵڵا پیاوی وا مەردەست ناکەوێ هەر لە وێنەی نییە. چ شتێکی بیر ناچێتەوە؟ کوڕە وەڵڵا هیچم بیر ناچێتەوە. هیچی؟ نەوەڵڵا. کۆتا جارکە خزم و کەس کە سەردانیان کردی کێ بوو هاو بۆ لەو؟ وەڵڵا هەر خوشکەکانم نەبێ کەس نایەتەوە بۆ لە. ئەویش یەک خوشکم یەکیان لە خاریجە یەکێکیشان قسە لێم ناناکە. بۆ قسە لەگەڵا ناکە؟